لێرە بێت بۆیە برای بچووکتانی ڕاستپات کە بە ناوی بەڕێزیانەوە سڵاو و ڕێز عەرزی جەنابتان بکەم. قورئان چونکە قورئان بەرنامە دەستوری ژیانمانە بۆ ئەوەی ئیشی پێ بکەین عەمەلی پێ بکەین. تقولون ما لا تفعلون بۆیە چەندە گرنگە قورئان. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. من أمين سعيد فرج ما مصاي مولدل لزجاي نور حكمة لقصي صادق أمروكا هنجي مولد بيداني 136 قتابية لشاري سي صادق خوشويز لهمو قراءة جورا جورا كان بيز ما مصاي بريس قتابية كان يعني مولد ولا جرين جماركا جيشوة 136 قتابي كم جمارة لصالاني بيشترا كم تربو ئێمە لە دەستگای نوری حیکمە ئەم دەرزانە ئەڵێنەوە دەرزی وانەی تەجوید جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز کەوە دەرزی سەرەکیمانە ئەو فێرخوازانە کە دێن لە پێشە فێری تەجویدیان نەکەین و فێری خوێندنەوەی وشەکانی قورئانی پیرۆزیان نەکەین کە پێوتی ئەلقاعیدە ئەنوڕانیە و دوجار فێری قورئانی پیرۆزیان نەکەین تاقییان نەکەین و لەگەڵیان خەریکە بین وانەکانیان بۆ ئۆگۆڕین ڕاستە و خۆپیان ئەڵێن مەسەلا دوجار دێنە لیژنەوە هەموو ئەوانە بۆ ئەوەی کە زیاتر ئەم قورئانە خزمەت بکرێت و جوانتر بخوێنرێتەوە. لە دەستگای نوری حیکمە سپاس بۆ خۆی پەروەردگار بەشی مناڵانمان هەیە بەشی نێوجەوانانمان هەیە و بەشی لاوان و گەنجانی بەرەوسەریشمان هەیە. ئێستا لەم ئاهەنگەیە بچووکترین تەمەن کە قیراءەتی وەرگتووە مۆڵەتی وەرگتووە 13 ساڵە وەک گەورەترین تەمەنیشمان هەیە نزیکەی 75 ساڵە یعنی تەمەن ڕێگر نەبووە لە بەردەم بەدەستێنانی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. ئێمە خوا پشتیوان بێ بڕیارمان داوە کە لە هاوینانە بەتایبەتی دەورەی زیاتر و دەرزەکانمان چڕترکەینەوە بۆ گەیاندنی دینی خوای پەروەردگار زیاتر بە ڕۆڵەکانمان بە ڕۆڵەی مسلمانی کورد لە دەمێکە مسلمانە حەزی بە لیقای خوای پەروەردگار هەیە حەزی بە قورئان خوێندنەوە هەیە حەزی بە ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئێمە پشتیوان بە خوای پەروەردگار بڕیارمان داوە کە زیاتر لەم بوارە ئیشی خۆمان نەکەین ئەسپی خۆمان تاوە دەین داواشەکەین لە خوای پەروەردگار موفقمان کە یارمەتیمان بدا خوا ئێوەش سەربەز و دڵخۆشی دنیا و قیامەتتان کە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەة الله وبەرەکاتوه. نكبتي ونهاتا بابيان لكم ينفهم عبد الله بن مسعود وأن ينفهم وسالم مولى أبي حذيفة إمام فتاح محمود هورامان قادر الفرج سيروان محمد عزيز ئەمڕۆ لێرە بە نوێنەرایەتی جەنابی کاک دکتۆر ڕەزا قایمقامی قەزای سی سادق و بەڕێوەبەرایەتی ئەوقاف و بە نوێنەرایەتی دام و دەستگاکان لێرە لە خزمەتی ئەم مەجلیسە مبارەکە بووم کە دەستگای نوری حیکمە مۆڵەتیان بەخشی بە 136 قوتابی قورئان 136 لە خوشکان و لە برایان بەڕاستی هەمومان دڵخۆش بین چونکە قورئان بەرنامەی و دەستوری ژیانمانە قورئان کەلامی خوای پەروەردگارە قورئان یەکێکە لە ئەرکانەکانی ئیمانمان ئەرکانێکە لە 6 ئەرکانەکەی ئیمانمان بەرنامە و دەسوری ژیانمانە هەمومان بە وشە و ئایەت و بیستن و کۆڕ و مەجلیسەکانی قورئان دڵخۆش و کامەرانە بین بەڕاستی بۆیە ئێمەش لێرە زۆر بە خۆشحاڵیەوە ئامادە بین بۆ پیرۆزبایی لەو برا و خوشکانەمان چونکە بەڕاستی خوێندنەوەی قورئانی پیرۆز زۆر پێویستە سەرەتا قورئان خوێنراوەتەوە بەڵام ئێستش زۆرمان هەیە قورئانە خوێنێتەوە قورئانەکەی زۆر بە دروستی ناخوێنێتەوە هەم مەخاریجی حرفەکانی هەم وشەکانی هەم پیتەکانی وەکو خۆی حەقی خۆی ناداتێ بۆیە بەڕاستی ئەم خوێندنە پێویستە ئەم خوێندنە چەند ساڵێک هاتۆتە کوردستانەوە ئێمە کەمێک لەی دوا کەوتوین لە وڵاتانی تر زۆر پێشکەوتوترە زۆربەی زۆری قورئان خوێنەکانی جیهان هەموو قیرائەتەکانی قورئان ئەزانن بەڵام لێرە چەنەها قورئان خوێنمان هەیە لە ژنان و لە پیاوان کە هەتاوەکو ئێستا هیچ قیرائەتێکی قورئان و هیچ سەنەدێکیان لانی هەر ئەوەی کە خوێندویانە بەو شێوەی کە خوێندویانە بۆیە بەڕاستی ئەم خوێندنە زەرورە و پێویستە و خزمەتێکی گەورەش ئەکات ئەلحەمدولیلا کە خوشکوبرایەکی زۆرمان هەیە مامۆسای زۆرمان هەیە کە ماندوو ئەبن و ئەلحەمدولیلا ئێستا جوان خوێندنەوەی قورئان بۆتە باو ئەگەر کەسێک لە قورئان جوان نەخوێنێتەوە وەکو بڵێ بە قورئان خوێن حساب ناکرێ و عیبەیە. فێرخوازی دەرزگای نوری حیکمەم بۆ فێربوون و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز و مودەتی 3 ساڵ لە خزمەتی جەنابی مامۆسایە بووم
کە زۆر ئەرکی پێوە کێشاوین بەڕاستی مامۆستا پیاوێکە یعنی نازانین چۆن ئێمە پاداشی بینەوە چونکە فێری کەلامێکی ئاسمانی کردوین کە زۆر شیاوە بەوەی هەموو جۆرە حرمەتێکی لێ بگیرێ بەڕاستی مامۆستا زۆر ماندوو بووە لەگەڵمان مامۆستا بە شێوەیەک ماندوو بووە لەگەڵمان کە ئەگەر ئێمە شپێمان نەکرایە ئامادە بووە بە تەلەفۆنی نەهێڵە دەرسەکەمان فەودێ ئەمە دەستخۆشێکی زۆر لە بەڕێز ماوەسا ئەمین ماوەسای خۆشەویستەکەی کە عازیەتێکی زۆری کێشاوە بەدەست ئێمە قوتابیەوە ئێمە لەم زنجیرە شادێک کە وەرماگرتووە دەستخۆشی لە دەستگای نووری حکمەکەین کە واستاو بە جێبەجێکردن و گەیاندنی ئەم پەیامە گەورەیەکەوە خەڵکێکی کۆ کردوێتەوە بۆی خەڵکێکی تر تەرجیح بێ لەم بەشە مامۆستا بەیان مۆڵەتی داوەتە چوار خوشبوو شتەوەڕاستی قورئانی بۆ هاتووە لە ژیانی ئینسانە پاشان دوا ئەوەی کەوا فێری بووین بە جوانترین شێوە کە وەک ئەمە گرنگەکان و کۆتاقیان قورئان